بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن اهتدى بهداه. أما بعد، فصل لباسی غصب ماڵ داگیرکردن. جا مڵکی کەسێکی تایبەت بێ یان مڵکی گشتی بێ، غەسب لە تاوانە گەورەکانە. دەشبێ بزاندرێ کە هەر کەس شتێکن لەبەر ترس یا لەبەر شەرم بداتێ بۆ تۆ حەرامە و جۆرەکە لە غەسب. کابرا چاک دەزانە فڵانە کەس شەرمنە، تەسبیحەکەی لێ وەردەگرێ و دەڵێ ئەوە بۆ من. کابرا شەرمی ڕوودا دڵێ باشە ئەوە بۆ تۆ، دڵ نا بۆ خۆی دایمێ حەرامە شتێ. بەمان شێوە نابێ ئینسان داوای شتێ لە یەکێ بکا کە دەزانێت لە ترسا ناوێرە ڕەتی بکاتەوە، لە تۆ دەترسێ ناوێرێ بڵێ ناوەڵە کاکە نادەمێ، کەوابوو دەبێ ئاگاداریەوە بی. ئەبوو شوجاع رحمه الله دڵێ ومن غصب مالا لأحد، هەر کەس ماڵی یەکێک پارە بێ، خانوو بێ، زەویوزار بێ داگیری بکا، لەزیمەه ئەمانەی لەسەر لازم و واجبە، ڕەدوه بۆی بگێڕێتەوە ڕاستەوخۆ بەبێ دواخستن، کرێی گەڕاندنەوەکەشی لەسەر ئەوە، لەسەر داگیرکەرەکەی ئەرچی گەڕاندنەوەکەی. و ئەڕش و نەقسیه، ئەرش یعنی زەریبە و باج و تۆڵەی بژاردن، ڕێک بژاردنی ئەو نەقس و کەم و کوڕەی کە هێناویەتی، هەر کەم و کوڕێکی توش ببوو لە لای دەبێت تۆڵەی بۆ بژێرێ. و ئوجرەة مثله، کرێی هاوێنەی ئەو شتێکی بداتێ کە ئەو ماوەیە داگیری کردو. 4 مانگە ئەو خانووی لێ داگیر کردو، ئەگەر بۆ نمونە ئەو خانوو ئەو 4 مانگە لە کرێ بووایە چەندی حەق هەبوو، دەبێ ئەوەندەیشی پارە بداتێ، با بەکاریشی نەهێنابێ، با خانووەکەی لێ داگیر کردو خانووەکە چۆڵ بوو بێ، هیچ ئیستیفادەی لێ نەکرد بێ داگیر کرد، هەر دەبێت کرێی هاوێنە بداتە لێ داگیر کراوەکە. فئین تەلف، جا ئەگەر شتەکەی لەلا فەوتا، شتە داگیر کراوەکە لە لای داگیرکەرەکە فەوتا، لام نووساوە ضەمینەه تۆڵەی دەکەوێتە ئەستۆ بمثله بە شتێکی هاوێنەی خۆی ئینکانە لەه مثل، ئەو شتە هاوێنەی هەبوو مەسەلەن تەنێک گەنمە، تەنێک گەنمی دەداتەوە، یا سەعاتێکە هەمان سەعات لە بازاڕ دەست دەکەوێتەوە هەمانشی دەداتەوە. ئەو بقیمەته، یا قیمەت و نرخەکەی دەداتێ ئین لەم یەکن لەه مثل، ئەگەر هاوێنەی نەبوو یان هاوێنەی دەگمەن بوو، زۆر زەحمەت دەست دەکەوت، سەعاتیشی دەگمەنە یا بۆنیشی گرانبەهای دەگمەنە یا شتێ لەو بابەتە. چەندی دەداتەوە قیمەت، ئەگەر قیمەتی دایە چەندی دەداتەوە؟ ئەکثەر ما کانت، زۆرترین و بەرزترین قیمەتی دەداتەوە من یوم الغەصب، لە ڕۆژی داگیرکردنەکەوە، إلى يوم التلف، هەتا ڕۆژی فەوتانەکە، لەو نێوانە چ ڕۆژێک بەرزترین قیمەتی هەبوو ئەو شتە ئەوەی دەداتەوە. ئەنجا هەر کەس ماڵی یەکێکی بە ڕێگایەکی حەرام دەستکەوت، لێی دزی، لێی داگیر کرد، جۆرە لە جۆرەکان، واجبە بیداتەوە خۆی نەمابوو دەبێ بیداتەوە میراتگریشی دەست نەکەوت دەیداتە قازی مسلمانان، نەبوو یان عادل نەبوو دەیداتە پیاو ماقوڵێکی ئەمین کە لە بەرژەوەندی مسلمانان خەرجی کە، ئەگەر نەبوو بۆ خۆی لە بەرژەوەندی مسلمانان خەرجی دەکە، ئەگەر خۆیشی هەژار بوو دەشێ بەشی هەژاریشی بۆ خۆی دابنێ. باش، فەصل لە باسی شوفعە. شوفعە چییە بەڕێزان؟ شوفعە ئەوەیە کە ئەو کاتەی من و تۆ لە زەویەکدا شەریکی، زەویەکی گەورەمان هەیە، 1-2 نمە تێیدا شەریکین، ئەتۆ بەبێ ئەوەی بێی پرس بە من بکەی کاکە من بەشەکەی خۆم دەفرۆشم، تۆ هەڵی ناگریەوە لێم ناکڕی،
بچی نیوەکەی خۆت بفرۆشی ئەمن دەتوانم لەو خاونە نوێی وەرگرمەوە بە زۆر بفرۆشە یان نەفرۆشی بە هەمان سعر کە کڕیوێتی. ئەمن شێخ ئەحمەد شەریکین. شێخ ئەحمەد بەشەکەی خۆی فرۆشت بەبێ پرس بە من بکە ئەمن بەچی فرۆشتووە محەممەد ناوێکی فرۆشتووە چم لەو محەممەد ناوەی وەردەگرمەوە بە هەمان سعر بیەوەیان نێوە بۆ هەتاوەکو ئەمن بپارێزرێم لە کرێ و ئەرچی لێک جیابوونەوە. ئەوە کاک محەممەد هاوتی کاکە من شەریکتوم هەر ناشم ناسم ئەم زۆی خۆم جیا دەکەمەوە یاڵە سیم بێنە و یاڵە دەی ڕووناچی بکڕە و یاڵە ئەم مصرفانە بە بەلاش با بڵێن تووشی من دەبی. ئەمن مافم هەیە بە هەمان نرخ شتەکە وەرگرم دەڵێ والشفعة واجبة نەک واجب بوونی شەرعی یعنی ئەگەر من شفعە نەکەم گوناهبار دەبم نا یعنی حەقمە حەقێکی دامەزراوی شەرعیمە بەهۆی چیەوە بالخلطة یان بالخلطة فەرقی نییە بەهۆی هاوبەشی لە شتێکدا دون الجوار نەک بەهۆی دراوسێتی. سوالای حەنەفیەکان رحمهم الله بە جیواریش بە دراوسێتیش شفعە هەیە یعنی ئەگەر ئەمن خانووەکە من فرۆشت بەبی بە دراوسەکانم بڵم وەم کاکەم نەو خانوو دەفرۆشم کەستان نایکڕێ بەیەکیشی بێگانەم فرۆشت ئەوان بۆیان هەیە بە هەمان نرخ لەو بێگانەی وەرگرنەوە چۆ بە دراوسەتی تۆ ڕازین بەس نییە بە دراوسەتی کاک فڵان ڕازی وڵام زەیمە لە بۆ دراوسێ ئەوە نییە بەس بە خولتە ئەوە هەیە لە شتێکدا کە فيما ينقسم لە شتێکدا کە بکرێ بەش بکرێ هەر سوودیشی لێ وەربگیرێ وەکو زەویەکی گەورە مثلا دونە ما لا ينقسم لەو شتەدا ناکە بەش ناکرێ یعنی کە بەشکرا ئەوەندە گچکە دەبن بەشەکان فائیدی جارانی نابێت چونکە لەوەدا شفعە نییە بۆ ترسی ئەو جیاکردنەوەیم نییە وایە ئەها گوتمان شفعە بۆ هەیە هەتاوەکو لە ترسی ئەو جیاکردنەوەی پارێزراو مەسرەفی جیاکردنەوە بکەم بەڵام کە شتەکە ئەوەندە گچکە بوو کە جیا دەکرایەوە فائیدی نەدەما ئێکاورەس جیای ناکاتەوە واضحە کە شتەکە گچکە بوو شفعە بۆ شەرع شفعی بۆ داناوە هەتاوەکو کە من شەریکم شێخ ئەحمەد بەشەکەی خۆی بە تۆ فرۆشت بە تۆ نەی بڵاوەڵام بەش خۆم جیا دەکەم ئەمن بەبێ ئاگام لە هیچ بێ زەیم فرۆشت بێ قازانجم کرد بێ یاڵە بکەومە ئەرز جیاکردنەوە تووشی هەندێک مەسروف بوو بس ئەدی گە شتەکە احتیمالی بەشکردنی نەدەکرد ئێوە ترسم نییە وەنی ئەمن بالتالي ما في شفعەشم نییە واضحة كوابو فيما ينقسم دون ما لا ينقسم وفي كل ما لا ينقل من الأرض لا أوشتانك للزويدا ناقوازرينو يعني وكو كالعقار ونحوه وكو الزوي كابرا حمامة عامه ونازل مسبح وأوشتانا خانو بس بلامبر تشوف عدك بالثمن الذي بهمان أو نرخي وقع عليه البيع كرينو فلاش تنقي بيكراو بدو دفتر كريوتي بدو دفتر لي ولد كابو يجا نفرش رابو كاج أحمد كشريكي من بهدية ده شيخ موسى نعطهم شفرك ونعطهم ببلاش ده شيخ يورجر مو بهدية ده نيا بهدية بيدا بميرات بتشي اشتغلوا بابتها وهي على الفور أو شفعة كنا دبي فوري براست وخوبي كببيع عذر تأخير مكرت فإن أخرها كدواي خست مع القدرة عليها لكادا تواناشي هبو شفعة بكا بطلت بطال دبيته يعني شي وتيان كاكا أو كاكا أحمدي شريكة بشكي خوي ببيع فروج ناوي حاجي موسايا ليه قرر دواي إيشي دبينم دواي هفتيه قلولاتون بشكات ليه ورقلمو شوي تائستا بلان اگر نيدا زاني شفعة هر هي هر ما في هي يعني نيدا ويرا لو حاط انا اسي اگر دنجي نيقاتي مثلا رقم تلفونه هيتي لاني وضلها تا صاحب انه يكيب بهذا كم دو شاهد دقري ورن شاهد بن اومن بالشفعة او ني وزوي خوم ورقرتو كهات
بەڵام جەنابی قازی ڕاستەوخۆ کە زانیوە من شوفعەم کردووە نەک دوای مانگەک ئەو دووە شاهید واضحة. وإذا تزوج امرأة على شقص لەتە بەشە ئەگەر ئافرەتیشی مارە کرد لەسەر شقسەک لەسەر لەتیکی ئەرزێک نیوەی ئەرزێک مەسەلەن یعنی ئەوەی کردە مارەی بووی کردە مارەی ژنەکە نیوەکەی خۆی لەو زەویە کردە مارەی ژنەکە ئەم دەتوانم لە ژنەکەی وەرگرمەوە بەڵام چۆن ئەخەذەه الشەفیع شەفیع ئەوەی کە شوفعەکە دەکا وەری دەگرێتەوە چ دەداتە بەرامبەرەوە چ دەداتە ژنەکە بمەهر المثل مەهر یعنی مارەی هاوێنەی ئەو ژنە هاو ئاستی ئەو ژنە لە نەسەب و لە شەهادە و لە دین و لە جوانی و لە ئیلا ئاخری چەندی عادەتەن چەندی مارەی قابلە یان دایک و پور و خوشتی و ئەوانە کە لە هاو ئاستی خۆین لەو شتانەی باسکرا عادەتەن بە چەند مارە کراون ئەوەندە دەبێت بدەمە ژنەکە واضحة. وإن كان الشفعاء جماعة ئەگەر ئەوانەی مافی شوفعیان هەیە جەماعەتێک بوون یعنی ئەو زەویە سێ کەس بوو یەکیان بەشەکەی خۆی فرۆشتووە دوو کەس هەن شوفعە بکەن استحقوها هەر یەکە و حەقی و بەشی خۆی لەو پارچە فرۆشراوەدا هەیە على قدر الأملاك بقدر و ئەندازەی مڵکەکانیان یانی چی یانی ئەمن و کاک ئەحمەد و شێخ موسا زەویەکمان هەیە نیوەی هی منە یەک لەسەر سێی هی کاک ئەحمەدە یەک لەسەر شەشیشی هی شێخ موسای ئەمن بەشەکەی خۆمم فرۆشت ئەو دوانە توان بەشەکان وەرگرنەوە ئێستا ئەوە لە شەش ئەمن سێم هەبوو لە شەش بەش سێم هەبوو ئەو یەک لەسەر سێی هەبوو دوو دەکا ئەو یەک لەسەر شەشی هەبوو یەک دەکاوەنیا ئێستا من سێم فرۆشتووە سێ بەشی لەو سێیە کاک ئەحمەد دەبێت دوو بەشی وەرگرێتەوە شێخ موساش دەبێت بەشێکی وەرگرێتەوە زانیت قەدری مڵکەکانیان چەندە هەر یەکە و شوفعی بەسەر ئەوەندەی بەشە فرۆشراوەکەدا هەیە تێگەیشتی ئەنجا ئەگەر یەکیان واز لە بەشەکەی خۆی بێنێ شێخ موسا وەڵام من نایکڕم نامەوێت شێخ ئەحمەد ناتوانێت بەس بەشی خۆی وەرگرێتەوە یا دەبێ هەمووی وەرگرێتەوە یا دەبێ ناتوانێت هیچی وەرگرێتەوە زانیتان نه یعنی ئەگەر یەکیان بەشەکەی خۆی وەرنەگرتەوە ئەوانی کە یا دەبێ هەمووی وەرگرنەوە یا هەمووی واز دەبێن. فصل القراض طبعا قراض مضاربەشی پێڵۆن ئەوەیە کە ئەمن پارەم هەیە پارە دەدەمە کاک ئەحمەد ئەم کاک ئەحمەد بڕۆ معاملە بەو پارەیەوە بکەوە لە قازانجەکەدا هاوبەشین لە قازانجەکەدا نەک لە قازانج و زەرەر چونکە کە زەرەر بوو ئەمن کە خاوەن پارەکەم زەرەرم لە پارەکەدا کردووە ئەی شێخ ئەحمەد زەرەری لە چدا کردووە ئیشی کرد و یەک فلسیشی وەرنەگرت نابێت دوو جار زەرەر بکە کە پارەک دەفتەرەکەم دایە پاشماوە بەبێ خیانەت بەبێ کەم و کوڕی بووە 80 وەرەق ئەمن زەرەرم لە چ کرد 100 وەرەقم هەبوو ستا بۆتە چەند بۆتە 80 ئەی شێخ ئەحمەد زەرەرەکەی کوا ئیشی کرد و یەک فلسی بەبەر نەبڕە ناکرێ و دوو زەرەر بکە ئیشیش بکە و زەرەری لەگەڵ من بدا واضحە بۆیە لە قیراض یا لە مضاربەت ئەو مەسەلەیە زۆرە دەڵێ پارەت دەدەمێ بڕۆ ئیش پێ بکە بەس لە قازانج زەرەر شەریکینەوە حرامە لە قازانج هاوبەشی. وللقراض 4 شرائط بۆی قیراض جائز بێ 4 مەرجی هەیە. یەکەم أن يكون على ناض من الدراهم والدنانير لەسەر شتێکی لەسەر دراو بێ دەڵێ لەسەر
دیرهەم و دەنانیری لێدراو بێ سکەی لێدراو بێ یعنی سەر دراو بێ سەر پارە بێ چونکە ناکرێ بڵێم کاک ئەحمەد بڕۆ و گەنمەم بۆ بفرۆشە لە قازانجی شەریکین ئاخر چەندی حەقی خۆی بوو چەندی قازانجە پارە دیارە 100 وەرەقەمدایە 120 وەرەقەیە 20 وەرەقەی قازانجە بەس کە پارە نەبوو چەندی حەقی خۆیتی چەندی سەرمایەکەی و چەندی قازانجە مەسەلەن دیاری ناکرێ ئەوە یەک تێگەیشتی كأنك خەوت دێ ئافرین مەسەلەکە وردە يلا دو وأن يأذن رب المال للعامل رب المال يعني خاوني باركا إذن دا عاملك كريكارك أو إيشك دكا إيشي بيو دكا إذن بدالتي في التصرف كما عملوا باريوكا يا مطلقا يا بروكاكا تجارة بهرتشي ودكي بيكا يان أو فيما أقرشتشي بو دياري كرت دەبێشتیشی بۆ دیاری بکە کە لا ينقطع وجودی لە بازار نابڕێ غالیبەن بە زۆری ئەو شتە لە بازار بەردەستە و هەیە وەکو گەنم و جۆ و سەیارە و خان و غەیری ئەوە وأن يشترط له بمرج بقري وبوي ببريتو جزءا معلوما بشتي دياري كراو من الربح لقازان شرطي جنين يويبي لشي بڵێ کاکە لە قازان سێ بەشی بۆ تۆ بەشێکی بۆ من سێی بۆ من یەکی بۆ تۆ ئاساییە چوارەم وألا يقدر بمدة وەقتێکی دیاریکاری بۆ دیاری نەکرێت کاتی لێک بوونەوەیان نەوەک ئەو کاتە هێشتا نەگەیشتنە قازانجیان بەدەستەوە نەهاتبێ بەڵام وەچی دیکە هەر کات بۆ خۆیان ویستیان یەکیان ویستی لێک دەبنەوە باندەک تەفاسیل کە مەرحەلەی منهاج بە دواوە دەخوێندرێ انجا ولا ضمان على العامل طول لسر أو عاملة أو كريكارا نية إلا بعدوان بچنە بێ بەوە نەبێکە کەموکڕی بکە نەیپارێزێ یان شتە کە مەنعی کردووە ئەو بچێت تیجارەتی پێوە بکە کاکە ئەو پارەیە دەدەمێت بڕۆ تیجارەت بە هەرچیەوە تیجارەت دەکەی بیکە بەس بە سیارەوە نەیکەی ئەو بچێت بە سیارەوە بیکە زەرەرەکە ئەو دەیچێرێ ئەستۆی ئەو چۆنەوەکە لە عودوان و سنوور بەزاندن وإذا حصل ربح وخسران ئەگەر قازانجیشیان کرد ربحیشیان کرد سەرەریشیان کرد جوبر الخسران بالربح زەرەرەکە بە قازانجەکە پڕ دەکرێتەوە یعنی چی؟ یعنی ئەمە گوتمان کرێکارەکە لە زەرەر شەریک نییە یعنی لەو زەرەرەی بە سەرمایەکەی سەرەتا دەکەوێت یانی چی؟ یانی 100 وەرەقەمدایە تم بڕۆ تیجارەت پێوە بکە بووە 150 وەرەقە 50 وەرەقەی قازانج دوای 10 وەرەقەمان زەرەر کرد بووە 140 وەرەقە کابرای کرێکار نابێ بڵێ کاکە من خۆ لە زەرەر شەریک نیم 50 وەرەقەمان قازانج بوو 25 بۆ من 25 بۆ تو ئەوەی کە بۆ تو هاوەستی ئەتوو لەو زەرەرە شەریکنی کە بەر 100 وەرەقەکەی سەرەتا دەکەوێت کە 100 وەرەقەکە درایەوە دەستی من ئەوەی ماوە لەوە شەریکی یعنی ئەو زەرەرەی کە لە حدودی 50 وەرەقەکە کردمان لێمان بۆ 40 وەرەقە بەر هەردووکمان دەکەوێت ئەمن 20 هەڵ دەگەم و توش 20 هەڵ دەگەیت بەڵام ئەگەر ئەو پارەیە دابەزی با لە 100 وەرەقەوە بووە 80 وەرەقە بەر سەرمایەکە کەوتنەوە تو شەریک نین یعنی 100 وەرەقەم دایە بۆ قازانج بووە 200 وەرەقە 100 وەرەقەی قازانج کرد دوایە 100 وەرەقەی زەرەر کرد بۆ 100 وەرەقە مایەوە 100 وەرەقەکە دەدەینەوە کابراو نە قازانجمان هەیە نە زەرەر بۆی دەردەچین فصل المساقاه باخەوانی یەکەک ئیداریات و شؤونی باخەک بۆ یەکەشی دیکە بەڕێوە ببا والمساقاه
باخواني جائزة لبير ما نتشي طبعا الشرطان باس تكا بس خراب نية بيشي بخين كري أو باخواني لتدا ديدا لبشتي بروبومي باخكا أو مساقاتا جنا كريكاري شيء أساسي أغير بلا كاكا جانتا بروبوم ديتا بر أو باخبو برا وبا 500,000 دمي أو فقيه أو كريكاري مثلا لو مساقاتا أوي هتا دلوي مثلا راتشي هتا مثلا تريعات كيف يدقا تري ما ينهاش ما نجيهاش والله يشيهاش بلا كاكا هتا يشينو باخواني بوب كنيوي بروبومي تريكا ددمي أو مساقات أو باخواني ضل أو مساقات أو معاملة جائزة لمذهب ما تنهى على النخل والكرم لسر داري خرمان نخل والكرم داري تري ميو جائزة طبعا هو معتمد مذهبي مي أما قولي جديد شافعي هو معتمد وأما قولي قديم شافعي قولي هرسي مذهبك يديو اختيار إمام النووي أوي لسر هم برمو مقاو جائزة بس تيكلنا كان معتمدي مذهبي متشيا قولي جديد شافعي أو بس لسر نخل خرماو تري جائزة انجا لمذهبي من مكروه بدار ميو بقو تري كرم بعربي بل عندك العلماء شو حرام نبري بيامر صلى الله عليه وسلم تفرمي إنما الكرم الرجل المؤمن إيمان دار كرم يعني ريز دارو بخير وبير عندي ضلن بويا بيامر صلى الله عليه وسلم أو ناوي بينا أخوش واتشونك أوان بويا بداري تريان دا قد كرم بخير وبير لبر أو عرقي لتريكيان قصدك إيه أوش قلت راوة والله أعلم ولها شرطان أم مساقات دو مرجي هي يكم يعني أحدهما أن يقدرها بمدة معلومة ما تقديري بكاب أندازة جيري بكاب بماويش دياري كراو وقبله يأتي نو يأتي دا كعادة بروبو مكاهتا أو كاتب بيدا عادة يعني بالنابي بله هتا ميوة كبيدا جماعة إيه ميوة هربينا جيش بمدة معلومة مروارش يقول ياريك والثاني دوميان أن يعين للعامل بوكريا كاركا دياري بكا جزءا معلوما بشش دياري كراو من الثمرة لبربومي باخكا وقبوني وي يجلس السي يجلس الشواري انجا اگر كريا كاركا قدي طوا من هيتك يجناك خلاص مساقات عقدتي واجبة لسر كريا كاركا واجبة طواويبكا اگر نخوش كوت يا قوتي طواوي ناكم يا هل هات لچێتە لای قازی بە زۆر لەسەر جیرفانی کرێکارەکە پارەی بداتێت تا کرێکارێکی کە بگرێت ئەگەر نا بۆ خۆی ئیش دەکا بۆ خۆی ئیشەکە دەکا دوو شاهید دەگرێت کە دوایی ئەو پارەیە لە کرێکارەکە وەردەگرێت کرێ ئەو ئیشکردنە بەڵام بە مردنی باخەوانەکە هەڵدەوەشێتەوە تەفسیلیشی دایەوە بۆ مطلقە نییە بەس ئەوە باوەری گرین أو لتفصيل كذا قرين يلين قلت ما أجر باخوانه و عقد كدام زاب كأوديك خدي سردم ديك شخصي سردم كسردم وفات كل باخوانك الله دوشته بلام قلتي أو أركي منه بو مني بجيب يلا دياري نكر كخدي من ديكم أجر أمن بمرم هلا وشته ده ميراد غركان طايو كان يعيش شيء بقدر طايو سكو باسكنا بسترابو بخدي سردمو واضحة يلا طبعا ثم العمل فيها لو مساقات دا أو إشي لو باخدا هي يقلو زوري على ضربين عمل إيش يقلو باخدا يعود نفعه إلى الثمرة كوكو سودكي بو بروبو مكيه وكو بجار كردنو خاون كردنو يجوغو درمان كردنو أوانا أولا سكري كاركي سكو باري لو ثمرة يداها فهو على العامل سكري كاركي وعمل كارك يعود نفعه إلى الأرض بوزبيكيه
وەکو دیوارکردن و سیاج لێدان و بیری نوێ لێدان و ئەو بۆ بیرەکە هەر دەمێنێتەوە بۆ 100 ساڵی کەش فهو على رب المال نا ئەویان بۆ ئەرزەکەیە بۆ صاحب ئەرزە کاو ئەو دەبێ خۆی بیکە بە ئەرچی ئەو بکرێت ئاوڕاکێشانیش هەر لەسەر خاوەن ئەرزەکەی چکە ئەو جۆگەی هەر دەمێنێتەوە بەڵام پاکردنەوەی جۆگەکە بۆ لەسەر عاملەکەی لەسەر عاملەکەی باشە با ئیجارە بۆ دەرسی ئاین دەبێت سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك